سپۆنسەری تاوس کوردستان گروپ. خۆراکمە لەو 4 ساعتەی خەڵکیە بەسەتا نوهەتی سەیری یاری تۆپێ دەکەوە تابێت چامپیۆنز لیگ بێن بەرامبەر دیماریا کارەساتی تۆپی پێ ئەمڕۆ دەقەونی بەڵام لەو وەزعانە لەبارەی کوردستان لەو قەیران داراییە کوردستان داوای 7 ملیۆنی و لە من دەکەی چەند ساڵە برا بگوتوای ئەو پارە بینە یان مۆڵەت یاسایی یان مۆڵەت نوێ نەکردوێتەوە ئەو پارە زۆرە نەبووە تۆ لە 250,000 یەکسەر بیکێ 7 ملیۆنی و ئەم کتابی کە بە گوێرەی ڕێنمایی وەزارەتی ڕۆشنبیری کە تازەکردنەوەی مۆڵەتیان نەکردووە کەناڵەکانمان هەژدە کەناڵە لە هەولێر 11 کەناڵی بەبەر کۆمپانیا ئایستار میدیا کەوتووە. ئێمە بە گوێرەی ئەو ڕێنمانی وەزارەتی ڕۆشنبیری هەستین بە داخستنی ئەو کەناڵانە، بەڵام پێشەوەی کە دای بخین کەناڵەکانمان ئاگادار کردوونەتەوە. هەر کەناڵێک ئەگەر بۆی ببێتە هاوکاریەک بۆیان بۆی پەخشەکانیان دەست پێ بکاتەوە بێن بەشێک لە قەرزەکانیان بدەن ئەوەی تر بۆیان دەکەن لە ماوەی ساڵەکە بە ئەویان تر بدەن. زرتر جه 100 کەناڵن لوکاڵی و ئاسمانی لە هەرێمەکە بچووکیە هەرێما کوردستانê hene. Evan kenalan bînerên xwên zêde hene lê biryareka Wezareta Rewşenbîrî wiha kiriye ku piraniya van kenalan deriyên xwe bigîrin pexşê xwe rawestînin ji ber ku pabendin nebûyne bi rênmayiyên wan e. Rênmayiyên wan li vê deriyên behsa pareyê dikin. Lê van televizyonên lokalî xelkê ne bi tenê têbînî hene li ser meseleyên bacê û pareyan. Xelkê têbînî hene li ser navarûka wan kenalan jî. Em ê bizanîn îro berpirsiyar da çima ev kenala tên daxistin hêviyek heye ji bo vegerandina wan û vekirina wan e Wezareta Rewşenbîrî çi dixwaze û ev kenala lokalî dikarin çi bikin? Armanca Wezareta Rewşenbîrî çi dibe li ser evan rênmayî û biryaran em ê îro bizanin lez dixwazim yek ji wan kesên ku kenalekê li vê derê heye kenalekê lokalî ye kenalekê werzişiye ku piraniya xelkê bi rastî jî ji van ji bo evan televizyonan dema ku li temaşe dike piraniya wan e ji bo meseleyên sporê û yanê yariyên klasîkoyê ne bû nimûne Celal Perîşan خود یک جوان کنالان ایرو نک بتنه وک خودانه یک جوان کنالان لوک اندامه که انجمن پارسی هاولی رج گرمت با کچرا خیر بی. باز اندام انجمن نیم بس کنال. لسریش برساده کم باش. حتی کم سرت عبزانم اما چند پاری باجو و اوارای که لسر ایوان نداون. هر لسرتا من صراحة دارم زوج باز بکان محمد گردی بریابری گشتی راگاندن و چاپ و بلاو کردنوا کزور اوروها کاری ئێمە و بەتایبەتی من و کەناڵیشتر دەستۆشی لێ دەکەم وەکو براکی گەورە ئەوڕۆ خزمەتی ئێمە کرد بەڕاستی لە چیە خزمەتی لەوەی کەناڵەکەی بۆ 2 هەفتە بۆ گەڕاندینەوە چکە من خەمی گەورەی من دوێنێ بۆچی بۆ ئێوەی گەڕاندەوە ئێوە بەقوات بوون لەبەرەوە ناوەڵڵە من هیچ لەبەرچی لەبەرچی ناوەڵڵە تعاود دەکەم نووسی بۆ مەسەلەی ئەو ئێستا دەی لەسەری بەڕاستی کە 2 هەفتە دەرفەتی بە ئێمە دەچکات چامپیۆنز لیگ دوێنێ دەست پێ کردو ئەمن دوێنێ زیاتر لە 1800 مکالمە وەرگرتێ لە دوێنێ ئەمن جێژم باوەڕ دەکە 1 ساعت خەوتیمە لە 20 ساعت
هي تلفزيون كان راجل خلق دواك خلق دري بوراج دواي شيكن دواي قرانا كانت والله خلق استعداد يبغى قلت سوالد بودك ادى باشا بارونيا بديت اما لقى بارا بابا دم ده بس لو او بارا خربيتو لو بين صاله 6 صاله من توي ما مولته ما قلت له بنيان قلت او مولته كاتيه امن شيء من دي شيء اساي بنيان قلت او مولته كاتيه ولا كاك اون بدا مولته شي مدرينا انا قلت من ولا باجي اون بدا اما مولته وزاره روشنبيري ودا بربريتي قشتي راجعندن كبيش كاك محمد كاك هل قردوا او بارا بيان قلت ولا بارا بدا كاك اون بارا بدا هر بدايتي كسني قلت يكفل زبده يستتو الراس توخو فاش اون الصاله يكسر بمن ضل 7 مليون و500 اي نوزان لسرتك داوای مولاتت کرد لێوە داوا نەکراوە کە ساڵانە ماگانە بێ پارە بدەن یەک کەس ئەو کتیش کە مۆڵەتەکەم دەرینە گوتیانەوە کاتیە خۆی قانونەکەی لە وەزارەتی ڕۆژی پاش 90 ڕۆژ تۆ ئەو 90 ڕۆژ پەخشی ئاسایی خۆ دەست پێ دەکەی ئەگەر 90 ڕۆژ پەخش دەست پێ نەکرد ئۆتۆماتیکیان ئەو ئێستا کەناڵی تو پەخشی ئاساییان تا ئێستا نه ئێستا هەر تێست بۆ خۆ چووکە هەتا ئێستا من تەجروبەیە چکە زاریەوە 2 ماگراوەستە زاری و 3 ماگراوەستە چکە ئیمکانێتم نەبووە بەڕاستی زار و ئێستا لە 2016 مانگێک و 7 ڕۆژم پەخش کرد لە 2014 لە پاش کاسی عالم بەس لەبەر پارە بێپارەی باشە ئێستا بێپارەی لە سەرەتاوە تا ئێستا یەک فلس نەداوە بە حکوومەت ناواقعا یەک سنتم نەدایە باشە ئێستا داوای چەند پارە کرد 7 ملیۆن و 500,000 دینار ئەو 250,000 چێکە ئەڵێت لە 250,000 بۆ 7 ملیۆن ئیجازە بیزای 250,000 بۆ ئێستا مۆڵەتەکە بوویتە 10 ملیۆن هەولێر 10 ملیۆن هەولێر و سلێمانی تەبی 20 ملیۆن 20 ملیۆنە ئاسمانیەکان 10 ملیۆن ئێ باشە بووە تو یەکسەر بکێ 10 ملیۆن لەو وەزعە نارەبارە لەو قەیرانە دوای ڕۆژێک من پرسییم لە برادێک گوتم لۆ ئەو باجەوازیە گوتی بۆی تەلەڤیزیۆن بۆی حەدیا لۆدای تەلەڤیزیۆن کەم بیتەوە لە پاش ئەو قسە من تحدا دەکەم ئەگەر 6 تەلەڤیزیۆن زیاد دەبووی بۆچی کەم بێتەوە ئەمە کێ وتی باوی کەم برادێک لە وەزارەت گوتی ئەمە ئەو ئیزراتە دەکەین بۆی تەلەڤیزیۆنەکان کەم بیتەوە بۆی باج زیاد دەکەین بەمەبەستی ئەوەی سەیتەرە بکەن چکە تەلەڤیزیۆنەکان زۆر بۆر بووە گوتم بابە لە حیاتی یەک لەزمەم نەدایە چکە من ڕاضەیە نەقسەکەم تێدا کردی لە وەرزش زیاتر لە یانی بۆ یانی ڕێکلامیش وەرەگریت ئەمە لەگەر ڕێکلام هەبی بزم لەگەر ڕێکلام نیە ئێستا ئەگەر ڕێکلام ئێستا هەبایە ئەو پارە بەبێ بدە تەموو بدەدا والله ئێستا پێنج مانگە معلیقەکی من لە قەرەناو دێ لەسەرەوەی تەقتە $100 بدایتێ پێنج مانگ باش پێنج مانگ هیچ خوا قبول دەکات و حکوومەت ئێستا دەی یەکسەر 7 ملیۆنی داوام بدەم والله خۆشم مەفرۆشم 7 ملیۆنم نیوە پارە نییە و ناتوانانی بیدەیت ئەمە بیدەیدە باش کاک جەلال لەگەڵ ماپمێنە برێز شاڵاو کاکە من کو نێنەرێ کۆمپانیا ئایسارە جوان کۆمپانیایەک و ئەو تەڕەدودێ دەنەوان کەناڵەن لوکاڵی ئەو ژی وەکە لینکەکێنە یانژی وەکە کارێکی نەژە حکوومەتێ بەتکەن ئەوە ڤیکاریتکەن برێز شاڵاو زۆر سپاس کە میێوانی ئێمە بەرپرسیاری حەزەکەم لەسەرەتا بزانم ئەمە ینی زەرێکتان کردووە لە دوای ئەم بڕیارە زۆر سپاس بۆ ئێوەش بەڕاستی ئێمە کە ئەو بڕیارە دەرچوو تقریبان وا بڵێن باشترە 11 کەناڵ شمولی ئێمەی کردووە لەو 11 کەناڵە بە تاکیز دەرەت بەبەر ئێمە کەوتووە چونکە زەرەدەکە مادیەن زۆر ئەوە نییە چونکە ئێمە ئەو کەناڵانی کە ئێستا دەکرێنەوە کۆمپانیا ئایستار پاکێجێکی تایبەتی ئامادە کردو بۆ ئەو کەناڵانی کە لەکن ئێمە پەخشیان دەکەنەوە وەکو سەرەتا ئەوانی کە تازە دەکرێنەوەوانی کە دووبارەشن هەمووی ئێمە 6 مانگ فری دەدەینە ئەو کەناڵانی کە پەخشیان دێنە لای ئێمە و ئیزافن لەگەڵ ئەوەشدا ئەتیزە و ئینکۆدەر و لینک و شتیشان هەموو شتێک لەکەن خۆمان بۆ ئەوە دەکەین بەڵام زەرەدەکەی ئێمە ئەوەیە تەنها ئێمە مادووبوونێکی زۆرمان کردووە تا ئەو کەناڵانەمان داخل کردووە لەسەر سیستەم لەسەر ئیشکردنەوەوانە ئێستا کە تەماشا دەکەین حکوومەت بڕیارێکی دەرکردو 11 کەناڵ لە لای ئێمە و کۆمپانیای تر هەیە مەسەرەن کەناڵی زۆریشی بەبەرکەوت بۆ هەر کەناڵێک چەند وەرەگریت کاک شاڵا و لە تۆش داواکراوە کە باش بدەیت بە حکوومەت وەکو کۆمپانیا ئەنی ئێمە چەند وەردەگرین لە کەناڵ بەڵێ ئێمە وەکو مادیەن ئەگەر مەبەستەکەت ئەوە وەکو مادیەن ئێمە پێشتر کۆمپانیایەکی تر هەبووە پارێکی یەکجار زۆر لە کەناڵەکان وەردەگرت بەڵام کۆمپانیای ئایستار کە ئێستا هاتووە خزمەت گوزاری هەم بۆ کەناڵەکان هەم بۆ خەڵکیش ینی شتێکی تایبەتمان کردو پاکێجێکی تایبەتمان کردووە کە باوەڕ ناکەم هیچ کۆمپانیایەک و هیچ شوێنێکی تر کە بتوانێەوە بکە ئێمە هەر کەناڵێک ئەگەر مادیەکەت پێ بڵم بمبووری هەر کەناڵێک کە ئەوانەی کە ئێستا لەکەن ئێمە پەخشیان دەکەن دوای 6 مانگ کە ئێمە فریان دەدێنێت لە دوای 6 مانگ ئێمە بە کوالیتێکی HD تەنها $700 لێ وەردەگرین لەگەڵ ئەوەشدا ئەتیزە و ئینکۆدەر و شت کە تەسەوەڕ دەکەم تقریبا نزیکەی 6 بۆ 7,000 تەکلیف دەکا ئەوە لەسەر ئەستۆی کۆمپانیای ئایستار میدیا بۆ کەناڵەکانی کاک شاڵاو ئێستا دوای ئەم بڕیارەی وەزارەت کە 11 کەناڵ نەماون بێجگە لەو زەرەرەکە ئێوە کردوتانە ئێماڵێن زەرەر چونکە ئەو هەموو کەناڵ ئێستا داخراون حەزەکەم بزانم لە ئێوەش وەکو کۆمپانیا
داوای باج کراوە کە وەکو ئەوان ماگانە پەرێک بدەن بە حکوومەت یان ساڵانە؟ وەکو کەناڵەکان ئێمە تەنها لایانی جێبەجێکارین کە کتابەکەمان بۆ هاتووە برادران پێم وابێ ئێمە یەکەم کۆمپانیا بووین کە بڕیارەکان بۆ ئێمە نرد یەکسەر ئێمە پابند بووین لەوەی کە کەناڵەکان دابخرێن ئەمە هیچ کتابێکەمان بۆ نهاتوە بڵێن کە ئەو کەناڵانە ڕسوماتیان نەداوەت و بیدایەتن ئاگاداریان بکەنەوە مەسەلەن مانگی کە دوو مانگ چووکە کەناڵ داخستن بەڕاستی ئاسان نییە کەناڵ داخستن وەکو دوکانێک نیە وەکو کۆمپانیە شوێنێک نیە تۆ دەڕابەکە بێنیتە خوارد کۆتایی پێبێنی ئەو کەناڵانە ئێمە هیچ ئاگادار کردنەوەکمان بۆ نهاتوە بڵێن پێشتر چونکە ئێمە دەبێت کەناڵەکە ئاگادار بکەینەوە ینی لایانی ئەخلاقی جوانی ئێمە یەکسەر ئەوە بکەین من پێشتر کاک جەلالیش من سەر بە خۆی یەکسەر دام نەخست زۆر پەیوەندی بە کاک جەلالەوە کرد کە شتێکی ئاوامان بۆ هاتووە دەسەڵاتمانی ئێمە جێبەجێ دەکەین بەڵام لایەنێکی ئەخلاقی خۆشە ینی لە بینی کۆمپانیا و کەناڵەکاندا هەبێ پێشتر ئاگادارتان بکەین بەڵام وەکو پێشتر هیچ شتێک ئاگادارمان نەکراوەتەوە بەڵێ بەگشتی چەند تەلەڤیزیۆن لە کۆمپانیای ئێوە سوود وەرەگرن یان کۆنتراکتان هەیە لەگەڵ چەند تەلەڤیزیۆن؟ ئێمە 43 کەناڵ لەسەر کۆمپانیای 43 کەناڵ لەسەر کۆمپانیای یازدەیان داخراون ئەی ئەوانی تر بووچی پارەی خۆیان یاوە؟ من ئەویان نازانم ئەوە دەگەڕێتەوە سەر حکوومەت چونکە ئیجازەکان هەموو لە حکوومەتی هەرێمی کوردستان ئێوە دایناخەن یان حکوومەت دایەخە؟ نا حکوومەت کتابی ڕسمی بۆ ئێمە ناردو ئێمە ناتوانین لە خۆمانەوە هیچ کەناڵێک دابخرێن چۆن بڕیارەدەن چەند 11 کەناڵ دابخرێن ئێوە چێکتان کردووە؟ ئێمە ئەو کتابی کە بۆمان هاتووە بەڕێزەکەم ئەو کتابی کە بۆ ئێمە هاتووە کەناڵێکی یەکجار زۆری تێدا لەو کەناڵانە 11 کەناڵ لەکن ئێمە ئەو شمولی ئەو داخستنە دەکە بە کتابێکی ڕسمی لە وەزارەتی ڕۆشنبیری بە ڕێوەرایەتی گشتی ڕاگەاندن بۆمان هاتووە کە دەڵێ ئەو کەناڵانی کە لەکن ئێوە لەو لیستەدا هەن دەبێت قەپات بکرێت لەو لیستێکە بۆ ئێمە هاتووە 11 کەناڵی تێدا بۆ ئێمە ئەو 11 کەناڵی کە شمولی کردووە بڕیارەکەمان جێبەجێ کردو و بەبێکەم و کوڕی باش کاک شالاو لەگەڵ ماپمێنە زۆر سپاس برێز محەممەد گەردی ڕێوەبەرەی گشتیە چاپ و بەڵافکردن لە وەزارەتە ڕەوشنبیری و لاوانی حکوومەت هەرێما کوردستانە ئەوژی پاواکە ڕاستەڕاست لە سودیان ڕووداوی میوانێمەیە برێز محەممەد گەلک سپاس میوانێمەیە ئیروێ بەر پرسیاری ئەس خوازم بزانم سەر چ بنەما ئەف بڕیارە هاتیەدان ئەف ڕێنماییە هاتینە بەڵافکردن بڕیار هاتیەدان و ئەف کەناڵان لوکالی بێنەگرتن دیارە لە هەرێمی کوردستان بەهۆی بوونی مەسلەی ئازادی ڕاگەیاندن و ڕادەربڕی نەبوونی سانسۆر لەسەر میدیاکان لەسەر ڕاگەیاندن کەناڵێکی زۆری بیسرا و بینرا و لە هەرێمی کوردستان بوونی هەیە و ئەم زۆر بوونی ئەو کەناڵش پێویستی بە ڕێخستن هەیە و ڕێخستنیش بە یاسا دەکرێت و لە هەرێمی کوردستانیش تا ئێستا هیچ یاسایەک نییە لەبەرەوەی مەسلەی میدیای بیسرا و بیدا و پەیوەندی بە فریکوانسیەوە هەیە مەسلەی فریکوانسیش حەسریە لە بۆ سلوتاتی ئیتحادی لە دەستوری عێراق لە مادەی 107 هاتووە هەر وەکو باقی شتەکانی تر کاک محەممەد یەکشت ببوورە دەنگت تەواو نییە تاکو هاوکارانم دەنگی ئێوە دروستەکەن حەزەکەم بچمە لای کاک جەلال وتت کاک محەممەد وڵەتی بێوە یاوە کە بوو 2 هەفتە لەو 2 هەفتە بوو کەناڵی ئێوە لەو 2 هەفتە مۆڵەتەکە پارەکەیت پارەکە پێیاکەیت یان چیەکەیت هەر بوو کوشتنی کاتە دەبێ عیلاجی خۆم بکەم چکە من یەکیشت دەڵێم لە قرارەکە دەڵێن دەبێ 7 ملیۆن نیوی ئەگەر ئەمن ئێستا کاک محەممەد دەڵێ ئەوڕۆ بەبنی گوتی مۆڵەت نییە ئەو مۆڵەتی کاتیە ئەگەر ئەمن مۆڵەتم نەبی بۆچی مۆڵەت نییە ئەتوڕاست مۆڵەت ئەمن دەرم هێناوە کە مۆڵەتەکە بەس کاتی بووە ئەگەر مۆڵەتم نییە ئەوە باش ئەو 5 ساڵە مادام کەواتە کە مۆڵەتم نییە دیپارێت چۆن ئی مۆڵەتی لە من وەردەگری ئەگەر مۆڵەتم نییە ئەو 5 ساڵە چۆن پارە لەسەر ماتووە دەبێ ئەمن ساڵی ئەوەندە پارە بدەم ئەگەر مۆڵەتم نییە ئەگەر مۆڵەتیشم هەیە چۆن ئەو پارەی 10 ملیۆنە بدەم یعنی ئەوە شتێکی جیاوازە زۆر سەیرە ئێستا تو گەشتی حەلێک لەگەڵ ئەنا 2 هەفتە ئەمن محەممەد گوتی هات نەبی دەبی ماڵە پارەی مۆڵەتەکە ئەو 10 ملیۆنە بەس ئەم لێستا دەپرسم تەلەڤیزیۆنێکی وەکو ئێمە نەبووینە لە کوردستان بە تەحەدا دەڵێم لە خلالی ئەو چەند ساڵی ڕابردی لە 2045 باز دەکەم دەبایە خەڵکی کوردستان ساڵانە 300-400 ملیۆن دلار بداتە کارتی BN و جەزیرە ئەوانە ئێستا بۆ بینەران دەڵێم لە مانجی 6 ئەو ساڵ جاوی جیاین دەست پێ دەکات کارتی BN بۆ دەبتە 850 دلار تەلەڤیزیۆنەکانی ئێمە نەبێ ئەو سوقڵە گەورە دەکەوتە سەرشانی خەڵکی کوردستان بەڵام یەکشت کاک جەلال ئەویش هەیە ئێوەش لە ڕێگایەکترەوە مادە دزن
چۆن مادەزی هی مافی کەسێکە ئەمە لە تەلەڤیزیۆنێکی ئەوروپی ڕاستە وەردەگرم ئەدی گوناحی ملەتەکەی من چیە کە دینارێک لە جیرفانی نییە حکومەتەکەی تو یەک فلز ڕاتبی ناداتێ حکومەت یامۆمانە یەک دیناری ناداتێ بەری و ڕاتبەکەش ڕازیە نایداتێ ئەو جیاش بێتن کە مانجی شەش لە نیمچەوانی وەزارەتی ڕۆشنبیرە نازدانەکەی من کە بەخۆم مۆزەفێکی حکومەتم $850 لەو 6 مانگ بدا کە ئەساسا ڕاتبین یا چخوا قبول دەکات لەو وەزارەتە خوددا قبولی دەکات چ لە حکومەتەکە خوددا قبولی دەکات $850 سوقل باوێسە شار خەڵکی ببوورە خەڵکی مەسەڵ 95 وەرزشوانە باش ئەگەر هەولێر شقامی نەهەژابێ بەشتەکانی تر بە وەرزش دەهەژی ئەوە هەموو وەزارەتی ڕۆژبیری جێ باش لەگەڵ هەمێنە کاک جەلال مەبەستان چێ شقام داژێ خەڵک دێتە زیادە لەسەر مەسەلەی وەرزش لەسەر مەسەلەی تەلەڤیزیۆنەکان 20 ئەمە سبێنێ ئەمە دەتوانم جەلا وەکو جەلا پەرێشان ئەوەندە خەڵکە ئیتصالی پێ بکردیە دەتانم ئەمن بەلای کەمی 5,000 کەس دەزادە خەڵکەم باش کاک محەممەد گوێ لە قسەکانی کاک جەلالە گریت ئەو ئەڵێن ئەوانە ئەتوانن خەڵک بێنە سەر جادە لەسەر ئەم بڕیارەی وەزارەتی ڕەوشنبیری داوای مافی خۆیانەکەن ئەوانش لە ڕێگایەکەوە ئەگەر لایەکیش وەربگرین بەڕاستی مافی خەڵکە کە ئەوانش بێپات بێ بەش نەبن لە شتێک کە بەسیترین مافە تەماشای شتێکی خۆش بکەن بەڕای ئەوانەوە حەزەکەم بزانم ئێوە خۆتان ئەڵێن سانسۆر نییە خۆتان ئەڵێن ڕێکخستی نییە ئیشەکە خۆتان ئەڵێن یاسا نییە بە پێیاسا ڕێک نەخراوام ئیشە حەزەکەم بزانم ینی بەس مەسەلەی باج ڕێکخراو نییە و یاسایی نییە و ئەبێ ڕێکی خەن یان هەنێک جار هەیەشتی تریشە ئەبێ ئێوەی وەزارەتی ڕەوشنبیری کە مەسئولن بەرپرسیارن لەسەر سانسۆرکردن و چاودێریکردن ئەبێ ئیش لەسەر هەنیشی تریش بکەن یان نەک بەتەنە لە پارەوە دەست پێ بکەن نەدێشتەواوی کەم دەفەرم دەنگ باش نەبوو لە بەروا دەنگ باش نەبوو لە بەروا کولی نازان بەڵام نەتێشتاوەکەم وەکو ئەوەی دوێنێ لێ هات بە حەز ناکەم من پێ دەڵێم لەبەر ئەوەی ناتوانانی لە هەرێمی کوردستان لە پەرلەمانی کوردستان یاسا دەربکەی ئەوە دەگەڕێتەوە بۆ سلتاتی اتحادی ئەمە یەک دوو خۆ ناکرێت تۆ لە هەرێمی کوردستان ئەو هەموو کەناڵە هەبێ و هیچ ڕێخستنێک نەبی بۆیە وەزارەتی ڕۆشنبیری و حکوومەتی هەرێمی کوردستان پەنای برد بۆ دەرکردنی ڕێنمایەک و ئەو ڕێنمایە لیژەیەک پێکات لە نوێنەری وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی داد وەزارەتی گواستنەوە نوێنەری ئەنجومەنی وەزیران نوێنەری پەرلەمانی کوردستان لیژنەی ڕۆشنبیری و سندیکای ڕۆژنامەنووسان لەگەر مامۆستای ئەکادیمی جامیعی ئەوەی لەو بوارە تایبەتمەندیان هەیە ڕێنمایەکیان گەڵاڵە کرد و ئەو ڕێنمایە دوای ئەوەی کە گەڵاڵە کرا بوو بە ڕێنمایی کە بە ڕێنمایی یەکی ژماری 2014 ئەژمار دەکرێت دوای مانجێک لە وەقاعی کوردستان بڵاو کرایەوە بۆی بەرگێکی یاسایی لەبەر بکرێت چووە بواری جێبەجێکردنەوە باشە بەو ڕێنمایە مۆڵەت دەستێتە کەناڵەکان و ئەو کەناڵان یەکێک لە مەرجەکانی مۆڵەت ئەوەیە باز و ڕسومات بدا ڕسوماتەکەش جیایە بۆ هەر کەناڵێک بۆ رادیۆ جایە بۆ کەناڵی لۆکالی جایە بۆ کەناڵی ئاسمانی جیایە بەپێ ئەو ڕێنمایی ئێمە تەعامل لەگەر کەناڵەکان دەکەین باش بەڵام بەداخەوە هەندێک کەناڵ زۆربەی کەناڵەکان وەکو خۆی ڕێنمایەکە جێبەجێ ناکەن لە بازی ساڵانە کەمتەرخەمن بۆ ئێمە چەندین جار ئاگدار ناکردنەوە بۆی بازەکان بدەن باشە ئەمە بۆ هەموو کەناڵەکان وایە هەنێک کەناڵ هەیە کە مولەتی کاتی هەیە ئێستا کاک جەلال پەریشان ئەڵێ من مۆڵەتی 5 ساڵام هی کاتیە ئێستا نازانم چۆن تەعامل بکەم ئەگەر مۆڵەتم هەبێ چۆن تەعامل بکەم چونکە ئەسڵا مۆڵەتی من کاتیە دووەم کەناڵێکی وەکو کاک جەلال ئەمڕۆ لەگەڵ ئێوە لەگەڵ کەناڵێکی تر قسەیان کردووە ئەوانە 2 هەفتە مۆڵەتیان هەیە بۆچی جیاوازی ئەکەن لە دابەشکردنیانجی جێبەجێکردنی ڕێنماییەکان بۆچی بوو کاک جەلال ئەبێ بوو کەناڵێکی تر نابێ ڕێکدایەخن بەعکسەوە ئەمە هەموو کەناڵێک وەکو یەک تەعاملمان کردووە بەڵام ئەوەی کاک جەلال لەبەر ئەوەی موافقەی وەزارەتی ناوخۆی هەیە نەهاتووە مۆڵەت دەبکە یەکەم جار دەبێت ڕسومات بدا ئیجا مۆڵەتەکەی دەرەچێت تا ئێستا ڕسوماتی مۆڵەتی نەداوە بۆی مۆڵەتەکەی بۆ دەردەچێت و ئەو قەزەی لەسەریشیتی بۆیە ئەو قەزە لەسەری حیسابە ئەو ڕۆژەی کە موافقەی وەزارەتی ناوخۆی بۆ هاتووە لەو ڕۆژە بۆی حساب دەکەن بەڵام ئێمە وەکو هاوکاری بۆ کاک جەلال ئەمڕۆ هات کە مەسەلەی تۆ یاری وەرزشی هەیە وتی من تعاون دەدەم
لە ماوەی 2 هەفتە مۆڵەتەکە جێبەجێ بکەم مۆڵەتەکە دەربێنم باشە باشە کاک محەممەد لەگەڵمان مێنە کاک جارا کاک محەممەد دەڵێ ئلمە بەردەوام ڕێنمایی بە کۆمپانیاک یان بە تەلەڤیزیۆنەکانمان وتووە و ئاگادارمان کردوون کە ئەبێ پارەی باج و ساڵامی خۆتان بدەن بەڵام ئێوە ئەڵێن لە کتوپڕیەوە هاتوونە و توێنە 7 ملیۆنی وێکە بدەن ئەمن لە کتوپڕی و سەراحەت یعنی ئەمە چ گوتیان کەمەکان ڕاجین ئەو لیژنانەی کاک محەممەد باسی دەکات ئەگام لێ ئەو لیژنەی ئەنجومەنی وەزیران و سەرنیکای ڕۆژنامە یعنی ئەوە دەوایە پێشتر لە وەقای کوردستان بڵاو کرێتە بڵێ ئەوانە دەست بەکار دەبن لە شتەی وایە پێویستە ئەوە بکرێت ئەو شتانە من تازەم زانی دوای یەک شت هەیە ئەمن پێم خۆش ئەو شتە هەبی وەڵڵای پێش ئەمان ملی من لە مووەک باریکترە بەڵام عەدالەت هەبی زەبط و ڕەبت هەبی لۆ هەمووان ئەمن ئێستا بەسەراحەت ئەڵێ عەدالەت نییە لێ چیان نییە ئێستا من ئەو کەناڵە زۆربەی زۆریان لە سلێمانی تەحەدا دەکەم پاشی ساڵێکی دیش 2 ساڵی لە سلێمانی 115 ئەو ڕێنمانە جێبەجێ بکرێت ئەگەر جێبەجێ نەکرێن دانەخرێن سلێمانی ئەو کاک محەممەد دانیشە بەڕێوەبەری ڕاگەاندی گشتی هەموو کوردستانە تەحەدا دەکەم 115 جێبەجێ کردی خەڵک سلێمانی حکوومەتی سەر بەخۆی جێبەجێش ناکەن و ناژدەن بۆ لۆ هەموو جار هەولێر کۆچی قوربانیە لۆ هەموو زەختەکە لەسەر هەولێر کاک محەممەد لە سلێمانیش هەر هەمان ڕێنمایەکان نین هەر هەمان حکوومەت نییە هەر هەمان هەرێم نییە بۆچی سلێمانی جێبەجێ ناکەن بەپێ قسەی جەلال پەریشان بێ بە پێچەوانەوە لەو بڕیارێک کە دەرچووە 44 کەناڵ داخراوی بۆ دەرچووە سێیان لە دۆکە 20یان لە هەولێرە 21یان لە سلێمانیە نا بە پێچەوانەوە بەڵام بە پێزانیاری ئێمە کاک محەممەد ئەڵێن دوای بڕیاری داخستنیش هەنێک کەناڵی تر دەستیان بە پەخش کردووە بەڵێ پارەیان داوە پارەیان داوە بەڵێ پارەیان داوە بازەکەیان داوە مۆڵەتەکەیان وێ کردووە ژمارە ئەو کەناڵانە چەندن کە پارەیان داوە لە سلێمانی 2 کەناڵ لە هەولێر کەس پارەی نەداوە لە هەولێر ئەمڕۆ یەکێکات باشە ئێوە ناتوانن ینی کەمێک کات بدەن بەو کەناڵانە نەکە ڕێک داخستن بێ ئەوانەش بۆ خۆیان بزانن چی ئەکەن چونکە بەپێ قسەی کاک جەلال بێ ئەڵێن ئێمە هیچ جارێک بۆ ئێمە ڕێنمایی نەهاتووە و ئاگادار نین لەسەر ئەو ناوەڕووکە ئەو لیژنانە و کاری ئەوانە ئێستا کاک ئینشاڵڵا حەزەکەم لە پرسیار لە جەناب پیشتان بکەم ئێوە ئەمە یەکەم جارە کە ڕێنمایی ئاوا بۆ ئێوەیەت کە ئەبێ کەناڵەکان دابخەن ئەم کەناڵانە لیستێک بۆ ئێوە بێت یان جارانی پێشووترش هاتووە بۆ ئێوە خۆی هەر ئەو بڕیارە یەکەم جارە نەکەوەی ئێمە تقریبان لە پارەوە دەستمان بە پەخش کردو و کۆمپانیای ئایستار بەڵام یەکەم جارە کتابێکی ئاوا دەیە کە کەناڵەکان دابخرێ و من یەک شتی تر لە کاک جەلال بەڕاستی گوێبم هیوادارم وانە بێ ئەوەی کە باز دەکە لە سلێمانی ئەو کەناڵانەی کە کتابەکەیان بۆ کراوە هەمانش لە هەولێرەوە دەرچوە لە سلێمانی بڕیارەکە جێبەجێ ناکرێت لێرە جێبەجێ بکرێت هیوادارم ئەو شتە نەبێ بەڕاستی ئەو فەرق لە بینی سلێمانی و هەولێردا هەبێ باشە سپاس کاک شاڵا و کاک محەممەد حەزەکەم بزانم ئێوە لە توانای وەزارەتە ڕەوشەنبیریدایە کە کەمێک سەبر بکایان مۆڵەتێک وەکو کات بیدەن بە خاوەن کەناڵەکان یان هەر ئەمە تاوا بڕیارێکە و ئیتر گەڕانەوە نییە بڵێ خۆی لە ڕاستی پاش دوای ئەوەی کە ڕەزامەندی ئەنجومەن وەزیران وەرگیرا بەڵێ فەرموو کاک محەممەد دوای ئەوەی ڕەزامەندی ئەنجومەنی وەزیران وەرگیرا 3 مانگ مۆڵەتماندا بە هەموو کەناڵەکان پێمە ڕاگادن دووجار پرس کۆنفرانسمان کردووە ڕاگەاندنەکانمان بان کردووە پێمە ڕاگەاندون 3 مۆڵەتماندا دوای 3 مانگەکە ماجێکەما بۆ تازەکردنەوە دوای ئەوە 10 ڕۆژمان بۆ تازەکردنەوە دوای ئەوە 10 ڕۆژی تریشمان بۆ تازەکردنەوە ئیزە تۆ بواری جێبەجێکردنەوە باشە کاک محەممەد لەگەڵ مابمێنە کاک شاڵاو زۆر خەڵک ئێستا بە کومنت ئەوانە ئەڵێن کە ئەم بڕیارە دەرچووە لایەن هەنێک کەس کە زۆر شارەزانین و زۆر ئاگیان لەو بابەتانە نین کە ئەو بڕیارانە ئەدرێن حەزەکەم لە ئێوەوە بزانم ئەم بڕیارە بڕیارێکی ڕاست و درستە وڵای من پێم خۆشە یەک شت بڵێم مەسایلی کەناڵ و ڕاگەاندن وەکو دیسان و دووباری دەکەم وەکو دوکانی وەکو کۆمپانیایەک نییە تۆ شتەکەی بێنیتە خواری و کۆتایی پێبێنی ئێستا من هەر لێرەوە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم داوا لە ئەنجومەنی وەزیران دەکەم داوا لە وەزارەتی ڕۆشنبیری دەکەم کاک محەممەد دانیشتووە هەڕێک ئەتوانی لەگەڵ ئەو قسە بکەیت داوا لە کاک محەممەدی خۆشەویستیش دەکەم مدەتێکی تر 3 مانگ 4 مانگی تر بدەنە ئەو کەناڵانەی کە لەگەڵ ئەو بڕیارە گرتویانەوە بۆی کە تا خۆیان ڕێک دەکەن و تا ئەو مەسایلی ئیداری هەرێمی کوردستان ئەمە لە توانادا کاک محەممەد ئەوانەی کە مۆڵەتیان نییە دەست بە پەخشەکەنەوە یان هەر پەخشەکان ئاوا دەست بە پەخشەکەنەوە مۆڵەتەکەیان دەرب دەست بە پەخشەکەنەوە ئەوەی قەرزاریشە بەشێک لە قەرزەکەیان دە بەشەکەی تر با لە ماوەی ساڵێکا بیدەن
باش زۆر سپاس یعنی بیانەکەم بە قست بەڵێ قز نابێ بەڵام مەسەلەن بۆ نمونە 6 ساڵ قەرزارە ئەتوانی لەو خلال دەمانگ بیدا ئەو 6 مانگە ئەگە من بەسەرێ لە 2012 تەلەڤیزیۆنەکە کاتیم وەگرتیە ئەگە 2012 ئەو ڕێنمای 250,000 بوو ئێستا ڕێنمایی 2014 لە سەمن لۆ دەمەلیۆ تەدبیق دەکەی باش ئەوەش شتێ بگەین کاک محەممەد و آخر جواب آخر کومنتە بێت چونکە کاتمانەما بەڵێ ئەزانیت بەنسبەت کاک جەلال هەتا 2013 لەو ڕۆژەی وەزارەتی ناوخۆ موافقەی بۆ داوە ئەگەر پێش 2013 بێت 250کەی مەشمولە تا 2013 بەڵام لە 2014 ئەمە 2012 کاک محەممەد 12 بە 12 لێسر بەڵام 2014 ڕێنمایەکە دەرچووە ئەگە 2014 بە لەسەر ڕێنمایی 2014 لێوەردەگیرێ باشە ئەخیانی چ وەردەگێ مۆڵەتەکە یان غەرامە حسابەکەن یان وەکو مۆڵەت هەردووکی هەردووکیان بەپێی مۆڵەتم نەبی چۆنە تو پارەی مۆڵەت لەبەدەستی ئەگە مۆڵەتم هەیە چۆن پارەی گرامە لەبەدەستی ئەزانی کاک جەلال ئەگەر تۆ پێش 2014 بەهاتبای مۆڵەت دەرێ نابایە ئەو 10 ملیۆنە نەدەدا کەمتر دەدا ئێستا نهاتوە ئەو دەبواە کاک محەممەد ئێوەش ئەو کاتا بچن لەسەر سەری ئەوان پێیان بڵێن بۆچی مۆڵەت دەرناهێن ئەوەش هەیە جار ئاگادارکراینەوە بەنووسراو کاک جەلال کاتمان نەما زۆر سپاس دەکەم زۆر سپاس هەر ئەوانە گەینە ئەنجام زۆر سپاس کاک محەممەد گەردی ڕێبەرێ گشتی چاو بڵاوکردنە لە وەزارەت ڕەوشەمبیری برەس کاک شاڵا و کاکامین نێنەرێ کۆمپانیا ئایستا جەلال پەریشانیش خۆ دیێ تەلەڤیزیۆنێکی کومت خواست وەکە ئەنجومەنجی پرسیارشتە بکەم لێ دەمامێنەما گەلک سپاس ئەف بەرپرسیارە ئیرۆ بوو کەناڵێن لۆکاڵ یەن کول هەرێما کوردستانی پابەند نەبن بەڕێنماییان دێ بێنە داخستن لێ ئەف کەیسن وەکەوێ فەکریت مینن بەرپرسیار بە سپۆنسەری تاوس کوردستان گروپ بە پلانێکی نوێوە بە توانایەکی گەورەوە بە